کۆبوونەوەی گەورەی دەفژەنانی مەریوانە. بە بۆنەی ڕەمەزان 100 دەفژەنی مەریوانی لێرە لە پارکی شانۆی شارەکە کۆبوونەتەوە و کۆنسێرتی دەف بەڕێوە دەبن. شەو کۆنسرتێکمان داناوە بە شارەکەتی 100 دانە بەفنەواز کە ئەم گروهە تقریباً ساڵێکە دروست بووە. قەسیدەخانیشە چەندانە مەداحی هەیە بۆ ئەم کاریشە بە مناسبەتی مانگی ڕەمەزانە کە تقریباً 1 هەفتە تەمرینیانەکەین شتایەکە سادە لێمانداوە. ئینشەڵا لە ئایەندا کارەهای علمیترەکەین کە بۆ کۆنسرتێک فقط بە تایبەت دەفنەوازیە. گروپی نەوای قودسیان شەوی پێنجشەممە ئەم کۆنسێرتەی بەڕێوەبرد. بەشداربووان زیاتر ئەو کچ و کوڕانە بوون کە لە کۆرسەکانی فێربوونی دەف لە شاری مەریوان بەشداری دەکەن. بەو کەسانە گروپی 100 دەفژەن پێک هاتووە و ئەو ڕێوڕەسمە یەکەم چالاکی گشتی ئەوان بوو. برنامه وش به بنظر من بعنوان و اوایج هنرجوکا واقعا لذتم برد ما ایچنگ سالا کرونایا که براسی کوملگاما توشو غم و خفتی و افسردگی عامه به برنامه وش به حال و هوای وشش به بتایبتی مانگا پیروز رمضانینا فرح حال خوش بو منو هنرجوکان تربو امیدوارم ام مراسم بازم تکرار بیتو و دوباره بتوانیم مراسمانا شرکت کنیم. ام مراسم کسب تجربه و مراسم گورکان تر امیدوارم پشتیبانی من بکن تا بتوانیم مراسم های تر گورتر برگزار بکنیم. لە کۆنسێرتەکەدا تەنیا دەف لێ نەدرا، گۆرانی و ئاوازیش پێشکەش کران. ئیبراهیم علیپور دەنگبێژی گروپەکەیە و 3 بەهرەمەند لەگەڵیدا دەخوێنن. ئەهرەمی ئەسرارێکی سینی ئەوە چی دەبنەوازانە چی مانگە گەورەی چی مانگە معنەویە ئی بەرنامەشانەی ئەجرا کرد پێ ئێمە فرە پەنەماوەش بێ فرە حەزمان کرد داوام مەکردنی جە مەسئولینی کە فرەتر حمایەت کرا ئەچی بەرنامانە فرەتر پین کرا پێ مردمی ئەجرا کرا پێ مردمیش کە بتوانێت چی مانگی و مۆلودی خانی و جە دەبنەوازی ئیسفادە کەرۆنێ. دەف لە کوردستان پێگەیەکی تایبەتی هەیە، یەکێک لە کۆنترین سازەکان و زیاتر لە بۆنە ئاینیەکان و بۆ زیکر و سەمای عیرفانی بەکاردێت. ساڵانە بە سەدان کەس خۆیان فێری لێدانی دەف دەکەن.